پێشتر دامەزران نەبوو مەڕی ئەنجومەنی وەزیرانی بەڕێزیش ماوەگرت ئەمان توانی خۆمان بیکەین تاک بە تاک بۆ خۆمان و خزممان و ڕەفیقمان و لە ئاخریه دەسویستمان بە شەفافیت بیکەین بە عەدالەت بیکەین بە ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ مناڵانی کوردستان و گەنجەکانی کوردستان ڕۆڕێچەکەین لەبەر هەر ئەو اعتیبارانەی کە زۆری لە ئێمەوە دیار نییە ئەنجومەنی وەزیرانی بەڕێز نووسراوێکی بۆ ئێمە ناردووە طبعاً بە التزام بە نووسراوەکە بکەین وە بەڵام کۆڵ نادەین و بەردەوام دەبین لەوەی بتوانین بە ڕێکارێکی تر لە بە قەناتێکی تر بە ئوسلوبێکی تر بە میتۆدێکی تر کارەکە بکەین و فرسەتەکە بدەینەوە بە مناڵانی خۆمان. من والله ئەوە تەقریبێتە خوێندنەوەی غەیب منش عالمی غەیب نیم خۆتان نازانم بەڵام نازانم منی وادارم کە ئەو شتانە ڕوونەدا و حکومەتی هەرێمی کوردستانەی خەڵکی کوردستانەی هەموو شار و شارۆچکەکانێتی هەموو تیرە و تایفەکانێتی و پێویستیش هەر بۆ میتۆدە کار بکەین چونکە هەموو خەڵکی کوردستان قوربانی داوە بە چاوەڕێتی حکومەتەکەی خۆی دەرفەتی بۆ بڕەخسێنەیە ژیانی شەرافەتمەندانەی بۆ دابین کە ئەو چوارچێوەی ئینشەڵڵا ئەوەش پێمان بکرێ ئێمە خۆمان بە بچووکی خەڵکەزانین تەقسیر ناکەین. وەڵڵای من داوام لە دەستەی دەستپاکی بەڕێز کرد ئەومانە داواکاری گشتی کرد داواشمان لە چاودێری دارایی هەرێمی کوردستان کرد کە ئیشرافی مەسەلەکەمان بۆ بکەن بۆی نەعەدالەتی دروست نەبێ و بۆی خۆشمانیتیان نەبین بەڕاستی چکە ناکرێمە خۆمان ئەلانیکەن و خۆمانیتیان من بە عەقڵی خۆم وام بە باشزانانی پێم بۆ ئەمە عادیلانەترە و دادپەروەرانەترە بۆیە ئەو سیستەمەمان یان بۆ مۆدێلە ئیسلام بیکەین.